پێی دەچێت ئەم بەشداربوانەی یۆگا لە هەفتەی بیرەی کۆپنهاگن شارەزابن ڕەنگە یەکەم قوتووی بیرەشیان بێت. لەگەڵ ئەوەی ئەنجامدانی یۆگا لەگەڵ خواردنەوەی کحوول تێکەڵکردنێکی تەواو نامۆیە، بەڵام پێی دەچێت دروشمی ئەم بەشداربوانەی یۆگا بریتی بێت لە نۆش لە بری ئامستەی کە باوترە. ڕاهێنانەکە بریتیە لە تێکەڵکردنێکی جوڵە تەقلیدیەکان لەگەڵ خواردنەوەی بیرەدا. داکۆکیکەرانی دەڵێن خواردنەوەکە دەتوانێت ئەزموونێکی کەیان باشتر بکات بە یارمەتیدانی بەشداربووان بۆ ئارامگرتن و خەوبوونەوە. ڕاهێنەر ئانلۆند لە ساڵی 2009ەوە سەرپەرشتی کۆبوونەوەکانی یۆگای بیرە دەکات. ئەو پەیوەندی بە ئەنجامدانی یۆگا و خواردنەوەی بیرەوە هەیە. لە ڕاستیدا زۆر شتێکی ساکار و سادەیە. ئێمە دانیشتوین وەرزشێک دەکەین، پاشان بیرەکەمان دەگرین و دواتر دەخۆینەوە. ئەزموونێکی خۆش و ئاسانە لەو دەمەی دەخۆینەوە، پێکەوەین کاتێکی خۆش بەسەر دەبین. دەوترێت یۆگای بیرە لە دەوروبەری ساڵی 2015 لە ئەمریکا سەرچاوی گرتووە و ئیستا بە شێوەیەکی جیهانی بۆ ئەڵمانیا و مەکسیک و ئوسترالیا و تایلند شوێنی تریش بڵاو بۆتەوە. ئەم دانیشتە لە پارکە فراوانەکەی فادل پارکن لە پایتەختی دانیمارک نمایش دەکرێت. لەلایەن بیرەخانەی کۆپنهاگن نۆریۆ بریگۆسەوە بەڕێوە دەچێت کە ساڵانێکە وانەکانی یۆگای بیرە ڕێک دەخات. خواردنەوەکانیش بخۆڕاین. پێم وایە کحوولەکە تەنها جۆرێکە لە شتێکی زیادەی باش، چونکە هەندێک جار کحوولەکە وا دەکات هەست بە ئارامی زیاتر بکەیت و زیاتر خۆت بگونجێنیت. کەمێک کەمتر بیر بکەیتەوە. لەبیرت دەچێت کە کەسی تر لێرەیە و هەر خۆتیت و کەس بڕیارت لەسەر نادات. گرتبوونەوەی یۆگاکە کە یەک کاتژمێری خایند بەشێک بوو لە هەفتەی بیرەی کۆپنهاگن ڕێکخرابوو. هەروەها ئەم چالاکیانە کە نۆڕۆژیان خایند کۆبوونەوەی نەریتی زیاتری بەخۆوە بینی، وەک فستیڤاڵی ئارەزومەندانی بیرەی دانیمارکی کە میواندارێتی نزیکەی 80 پێشانگەری کرد. نزیکەی 700 بیرەی جیاوازیان پێشکەش بە 6000 سەردانکەر کرا. کریستیان تۆمسن بەڕێوەبەری فستیڤاڵەکە لەو بارەیەوە دەڵێت. ئێمە بۆنەیەکی بیرەمان هەیە. هەروەها گەشتی نێوکەناڵەکانمان هەیە لەگەڵ بەلەمەکان و بیرە خواردنەوەی لەو کاتەی لەسەر ئاوی. هەوڵ دەدەین شوێنە جێوازرێک بخێن کە خەڵک بەڕاستی چاوەڕێی ئەوە نەکەن بیرە بەو شێوەیە بەشێک بێت لێ. هەفتەی بیرەی کۆپنهاگن لە 5 بۆ 13 ئایاری 2023 بەڕێوە چوو.